دیارە دوای ئەوەی کە جەنجی ئێران و ئەمریکا لەگەڵ ئیسرائیل لە ماوەی ڕابردوو ینی دەستی پێکرد بوو جگەلەوە کاریگەریەکی زۆری لەسەر کۆمپانیاکان هەبوو. جا ئێستا لە ماوەی ڕابردوو دوای ئەوەی کە ئاگربەست ڕاگەیەندراوە لەبارەی شەڕەکە، جا من لەگەڵ میوانەکەم گفتوگۆ لەسەر ئەو بابەتە و چەند بابەتێکی دیکەی پەیوەست بە دۆخی کۆمپانیاکان هەروە دەواازەکانش قسە دەکەم بۆی بزانم دۆخەکە ئاسایی بۆتەوە یاخود کاریگەریەکانی چی بوون. لەگەڵ کاک بڵند قسە دەکەم، بڵند محەممەد بەڕێوەبەری گشتی تۆماری کۆمپانیاکان. کاک بڵند سڵاو لێبێ، دۆخەکە ئاسایی بۆتەوە ئەو دۆخی کە پێشووتر هەبوو چۆن بوو ئێستا دۆخەکە چ گۆڕانکاریی بەسەردا هاتووە؟ زۆر سپاس. طبعاً ئەو دۆخە کاریگەری لەسەر تەواوی جیهان بە ئەکیدی عێراق و هەرێمی کوردستانیش بەدەرنین لەو دۆخە و لە وەزعی کە بەسەر کۆمپانیەکاندا هاتوونەکە لە هەرێمی کوردستان. ئەگەر بینە سەر تۆماری کۆمپانیەکان نزیکەی 123 تۆماری کۆمپانیەکان لە چاوپار کەمتر تۆمار کراوە. بۆ نمونە پار 766 کۆمپانیا لە هەرێمی کوردستان تۆمار کرابوو تاوەکو مانجی چوار. ئەو سار 591 کۆمپانیا دامەزرای نزیکەی 123 کەمی کردووە. جگە لەوەی حارەکەی بازاڕیش لە هەرێمی کوردستان لە شار و شارۆچکەکان کەمی کردووە و لاواز بوو کە ئەمەش جگە لە شەڕی ئێران بە ئەکیدی بابەتی ئەسی کۆداش دەوری کاریگەری ڕاستە خۆی هەبووە. دەویست بابەتی پرسیاری ئەسی کۆداش بکەم. دوایین هەوڵەکانتان بەکوێ گەیشتوونە؟ هیچ بڕیارێکەیە لە داهاتوودا سەردانی بەغدا بکەن بۆی جارێکی دیکە لەگەڵ لایەنە پەیوەنددارەکانی عێراق کۆ ببنەوە لەبارەی بابەتی ئەسی کۆدا؟ بە ئەکیدی حکوومەتی هەرێم بە خەم و بە هەند ئەو بابەتەی هەڵگرتووە لەبەرەوەی بەشێکی زۆری بازرگان و خاوەن کۆمپانیەکان تووشی گرفت بووینە، گرفتی ناردنە دەرەوەی پارە، گرفتی ئاڵوگۆڕی بازرگانی. ئەوە بوو کە ئەم ساڵ زنجیرەیەک کۆبوونەوە لەگەڵ چ لایەنی عێراقی، چ ئێمە سەردانی ئێوەمان کرد، چ ئەوان سەردانی هەولێریان کردووە. ئەوەی ماوەتەوە ئەوڕۆ وەفدێکی متەکامل سەردانی شاری بەغدا دەکەن کە لە ڕووی هونەریەوە تەواوی بارودۆخە ئەوی کە پەیوەنددارە بە بابەتی ئەسی کۆدا قسەی لەسەر دەکەین و هەروەکو پێشتریش لایەنی پەیوەندیدار لە سەرۆکایەتی دیوانی ئەنجومەنی وەزیران ئەم بابەتەی بڵاو کردەوە کە دانیشتنی بەرهەمدار ئەنجام دراون. پێشبینی دەکەین، ئومێد دەکەین کە ئەو سەردانەی بەغدا مژدەی دڵخۆشکەر بینین کە بە یەکجاری ئەم کێشەیە کۆتایی پێ دەکرێت. ئەمڕۆ ینی بەیانی دوادانیشتن بێت چکە ئەمڕۆ کە کاتێک کە سەردانی بەغدا دەکەن بێگومان بەیانی کۆبوونەوەکان دەبێت. ینی پێشبینیەکانی ئەوەیە کە بەیانی هەواڵی دڵخۆشکەر هەبێت لەبارەی ڕێککەوتنتان لەگەڵ حکوومەتی عێراق. هەروەکو باسم کرد پێشتریش کە پەیجی ڕسم حکوومەتی هەرێم بڵاوی کردەوە کە دانیشتنی بەرهەمدار و ئیجابی ئەنجام دراوە و لەبەرەوەی حکوومەتی هەرێم بڕیاری داوە کە ئەم کێشەیە چارەسەر بکەوە و حکوومەتی ئیتحادیش بە هەمان شێوە ئێرادە و نیەتی هەیە کە بۆ لەمە دووە ئەم بابەتە کۆتایی پێبینی. بە ئەکیدی ئیشاڵڵا بەیانی و لە هەفتەی ئایندا تەسەوڕ دەکەمەوە هەفتەی هەموو شتێک کۆتایی پێبێت. مهرەبان، ئەوە جێبیست بوون ئەمە زانیاریەکان بوو لەبارەی دۆخی کۆمپانیەکان هەروەها ئەو وەفدەی کە پڕیاریشە لە دوانیەوەڕۆی ئەمڕۆ سەردانی بەغدا بکەن و بەیانی کۆبوونەوەکانیان لەگەڵ بەرپرسانی عێراق دەبێت لەبارەی دانانی سیستەمی ئەسی کۆدا لە دەروازە سنووریەکان بە تایبەتی ئەو دەروازانەی کە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیدا هەیە.